لە پشت ئەم مەکینە شڕۆڵەیە و دوکانە سادەیە ژنێکی ئێزیدی بژێوی خۆی و منداڵەکانی دابی نەکات. ئەو هێشتا نازانێت لە سەردەمی داعشەوە چی بەسەر هاوسەرەکەی داهاتووە. وەلا بنێت جلک بێزانم بدروم ئێدێ زارۆکابن ژنکابن کاچابن کیژی بێ هەتا شغڵێ بیزێژی ئەزانم. لە کەمپی خانکەی پارێزگای دوهۆک بەسەردان خێزانی ئێزیدی ئاوارەی شنگال و دەوروبەری لەوێن. هەر ماڵێک چەندین چیرۆکی جەرگبری لە هەک بەدایە. ئەم خانمەش ڕەنگە خۆشبەخت بێت بۆ بیرچوونەوەی ئەوەی بەسەر کەسوکارەکەیدا هاتووە وێڕای بژێوی پەیداکردن ئەم کارەشی هەڵبژاردە بێت. جەخکێزش بیراتکم ژبەریانی هەکەس دیمل ماڵی دەماز و سەرخوا دەست مەشغول بووم یەکسەری زلامێ و کاچامە کوڕێم و عایلم هۆش عایلم نە شخص ماینە هەکە ئەزبەتال مامە دەستێت خۆستەر یەکدانین مستەمڕیان نێزیبوان فکرم تشتێکی دینینە. هەر کەڕێت بکەوێتە ئەم چادرگەیە بە ڕەنگی کراوە و ئاڵوواڵای پۆشاکەکان بۆنی ژیانی لێدێت. هەرچەندە دڵی ئەم ژنە ئێزیدیە وەک هەزارانی دی بریندارە کەچی هێشتا دەیەوێ خۆشی بخاتە سەرزاری مشتریەکانی. دلێ مرۆڤ خواشت بەختێ مرۆڤ جلکەکەی جان چێکا و خواشیەکەی بکە بەرخۆیانی گەلەکە شعورەکەی خواشتێت بێ ڕاستیژی. ڕەنگە چیرۆکی ئەم ژنە ئێزیدیە تاقانە نەبێت لە نێو سەدان ژنی بوێری دی ئەو ئاینزایە کە سەرڕای نەهامەتیەکان باوەشیان بە ژیاندا کردووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.